مسلمانانی بەڕێز و خۆشەویست، خوای گەورە و میهرەبان لە قورئانی پیرۆزدا فەرمانەکە بە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت وأنذرهم يوم الحسرة. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینزاری خەڵکی بکە، خەڵکی وریا بکەرەوە، خەڵکی ئاگادار بکەرەوە لە ڕۆژی پەشیمانی، چونکە وأصروا الندامة لما رأوا العذاب. کاتێکە ئەو کەسانەی کە لە دنیادا سەرکەشیان کردووە، ئەو کەسانەی کە لە دنیادا گوناه و تاوانی زۆریان کردووە، کاتێکە عەزابی خوا دەبینن، سزای خوا دەبینن، زۆر پەشیمان دەبنەوە. بۆیە ڕۆژی قیامەت ڕۆژی پەشیمان بوونەوەیە. کەواتە ئەمڕۆ پەشیمان بەرەوە لە خوانەناسی و خراپەکاری و تاوان و گوناه، پێشەوەی لە ڕۆژی قیامەتا پەشیمان بیتەوە لەو هەموو تاوان و گەندەڵی کە کردوتە. بەڵێ خوای گەورە ئینزارمان دەکات، ئاگادارمان دەکاتەوە خۆمان بپارێزین لە پەشیمانیە کە لە ڕۆژی قیامەتا دێت یەخەمان دەگرێت. چی پەشیمانیەک لەو پەشیمانیە گەورەترە کاتێکە ئینسان ڕەزامەندی خوا و بەهەشتی لەدەست بچێت. ئینسانی ئیماندار لە کاتی سەرەمەرگە مزگێنی بەهەشتی پێدرێ، مزگێنی ڕەزامەندی خوای پێدرێ، بەڵام ئینسانی خراپەکار و بێدین و منافق و دوور لە خوا لە کاتی مردندا مزگێنی تووڕەیی خوا و غەزەبی خوای پێدرێت، پەشیمانە بەس تازە ڕۆشت. بۆیە سوێن بەخوا هیچ کەسێک لە ئێمە لەم دنیاە دەرناچێت ئیلا یا مزگێنی بەهەشتی پێدرێ یا مزگێنی جەهەنەمی پێدرێ، یا مزگێنی ڕەزامەندی خوای پێدرێ یا مزگێنی تووڕەیی خوای پێدرێ. کەواتە پێش ئەوەی پەشیمان بیتەوە لە سەرەمەرگە ئای چیم بە خۆم کرد، بۆ بە قسەی فڵان کەس و فڵان کەسم کرد، بۆ فڵان گوناه و تاوانم کرد، بەس تازە ڕۆشت کۆتایی پێهات. کەواتە ئەمڕۆ پەشیمان بەرەوە، چونکە لە کاتی سەرەمەگا پەشیمان بوونەوە سوودت پێ ناگەێنێ. وەڵڵاهی ڕەزامەندی خوا گەورەترین نیعمەتە لە بەهەشتە لە دوای بینینی خوای گەورە.